سڵاتان لێبێت. هاتوومەتە بەریتانیا لە شاری ئەبەردینم لە سکۆتلەندا، یەکێک لە جوانترین ئەو شارانەی کە لە تەمەنی خۆمدا بینیومە ئەبەردینە. ئەم شارە جگەلەوەی کە یەکجار جوانە، بەوەش بەناوبانگە کە شاری ژینگەی پاک و خاوێنە. شارێکە بەوەش بەناوبانگە کە میوان دۆستە. ڕەگەزپەرستی لێرە لە نزمترین ئاستیدایە، بۆیە هەر ڕەنگێک بیت، خەڵکی هەر وڵاتێک بیت، هەر نەتەوەیەک بیت، دەیتە ئێرە ڕێز لێگیراویت. و لێرە خەڵک هاوڕێیانە مامەڵەت لەگەڵ دەکەن، نزیکن لێتەوە، تێکەڵ دەبن لەگەڵت، بەخێرهاتنت دەکەن، هاوکاریت دەکەن، یارمەتیت دەدەن. بەڵام بۆ هاتوومەتە ئێرە؟ لەبەر ئەم هۆکارانە ناکە باسم کرد. هاتوومەتە ئێرە چونکە لێرە پزیشکێکی کورد کە لە دایکبووی کەرکووکە لە سلێمانی گەورە بووە، دەڵێ هەم کەرکووکیم هەم خانەقینیم، چونکە هاوژینەکەی خانەقینیە. هاتووەتە ئێرە، لێرە خەریکی چارەسەرکردنی گورچیلەی بەریتانیەکانە، خەریکی چارەسەرکردنی گورچیلەی سکۆتلاندیەکان و ئەبەردینیەکانە. ڕۆڵێکی گەورەی هەیە لە کەرتی تەندروستی لەم وڵاتە. چیرۆکی سەرکەوتنی ئەم پزیشکە دنیایەک وانەی جوانی تێدایە. ئەم بەرنامەیە لە ئەبەردینە، کۆمەڵێک شتی جوان لەم شارە و لەم وڵاتە لەم بەرنامەیەدا هەیە. لەگەڵم بن لە دووسێ پارکەوە کە یەکێک لە جوانترین پارکەکانی بەریتانیایە. بەرنامەکەمان دەست پێ دەکەین. ئەم پزیشکە کوردەی خۆمان لێرە سەرپەرشتیاری تیمێکی گەورە دەکات لە بەشی گورچیلە لە نەخۆشخانەیەکی گەورەی گشتی لە ئەبەردین. نەخۆشخانەکە ئێستا 850 بێدە، 850 تەختە. 850 تەخت بەراوردکە بە نەخۆشخانە گەورەکانی کوردستان. بۆ نمونە بە نەخۆشخانەی ڕزگاری، بۆ نمونە بە نەخۆشخانەی ئازادی، بۆ نمونە بە نەخۆشخانەی شار. بەنزیکەیی سێ هێندەی تەختی هەریەک لەم نەخۆشخانانە لەو نەخۆشخانە گەشتەدا هەیە کە ئەم پزیشکە کووردە سەرپەرشتی بەشێکی زۆر گرنگی دەکات. ڕۆژانە کارێکی ورد زانستی دەکات، ماندوو نابێت، بەردەوامە. ئێرە خەستەخانەی ئەبەردین ڕۆیڵ ئینفەرمەریە کە گەورەترین خەستەخانەیە لە باکووری سکۆتلەندایە. خەستەخانەکە 850 بێدە. ژمارەی ئەو نەخۆشانی کە لەسەر گشتنی گورچیلەن 250 نەخۆشمان هەیە. ژمارەی ئەو نەخۆشانی کە گورچیلیان بۆ چێندراوە نزیکەی 270 بۆ 280 نەخۆشەکە یەن بۆ ئەم خەستەخانەیە. ئەم خەستەخانەیە خزمەتی شەگەێنێ بۆ
نزیکەی 600,000 کەس کە لە باکووری سکۆتلەندا ئەژین. اینجا ویستم شتێکتان بۆ باس بکەم. پاسکە سواری یەکێک لە وەرزشە زۆر تایبەت و بەسوودەکانە. چەندە دەتوانی پاسکە سواری بکە. من یەکێک لەو سوودانەی کە بەباشی هەستی پێ دەکەی هەر لە سەرەتای لێخوڕینی پاسکە سواری ئەوەیە کە هۆرمۆنی ئیندۆرفین لە پاسکە سواری دەردەدرێت کە تۆ پاسکە سواری دەکەی هۆرمۆنێک دەردەدرێت نێوی هۆرمۆنی ئیندۆرفینە. ئەمە هۆرمۆنە بۆچی باشە؟ سترێست کەم دەکاتەوە و دڵت خۆش دەکات. ئەو کاریگەریە دەرونیەی کە هەندێک لە گوشار و پەستانەکانی ڕۆژانە لەسەرتی دروست دەکات پاسکە سواری کەمی دەکاتەوە. اینجا بۆ ئەوەی دڵێکی تەندروستترت هەبێ پاسکە سواری بکە. توێژینەوەیەکی پزیشکی لە گلاسگۆ دەڵێ 46.4 مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ بە پاسکە سواری کەم دەبێتەوە. گەر تۆ هەفتانە بۆ نمونە 3 ڕۆژ پاسکە سواری بکەی هەر ڕۆژی بۆ ماوەی سەعاتێک. هەروەها توانای سیەکان لە هەڵمژینی ئۆکسجین زیاتر دەکات. لە ناردنی ئۆکسجین بۆ خانەشانەکانی جەستە زیاتر دەکات. هەروەها شەکری خوێن دادەوەزێنێت کە ئەمەوا دەکات مەترسی توشبوونت بە شەکرە کەمتر بێت بە نەخۆشی شەکرە. هەروەها کێشی دادەبەزێنێت ئەمە یەکێک لە شوودەکانی دیکەیەتی ئەو کەسانی کە دەیانەوێت کێشیان ڕێک بێت پێویستە پاسکە سواری بکەن. چکە لەمە بۆ خانمانەی کە دەیانەوێت دووگیانێکی تەندروستریان هەبێت با پاسکە سواری بکەن لە پێش ماوەی دووگیانی. پاسکە سواری بابەشێک بێت لە ژیانیان لانی کەم هەفتانە 3 ڕۆژ پاسکە سواری ڕۆژی بۆ ماوەی سەعاتێک. بەڵام دەوێت پاسکە سواری باش بن نەکۆکو من. یەکێکی دیکە لە سوودەکانی ئەوەیە کە دەتپارێزێت لە توشبوون بە شێرپەنجە بە ڕێژێکی باش. هەروەها پاسکە سواری سوودی دیکەی زۆری هەیە بۆ ئەو کەسانی کە پاسکە سواری دەکەن کالۆریەکی زۆر دەسووتێنن بە تەواوی هەست بە سوودەکەی دەکەن. خوا حافیز. ڕۆژانە من ساعت 8:30 بەیانی دێمە ئۆفسەکەمەوە. یەکەم شت ئەبێ قاوەکەم حازر بێت و کۆمپیوتەرەکە ئەکەیتەوە و زۆربەی زۆری ڕۆژەکە لەسەر ئەوەیە کە نەتیجەی ئەو تێستانەی کە نەخۆشەکان بۆی کراوە کە گەڕێتەوە لاو کلینیک کە هەتە کەیکیت لە هەفتەکەیە من 4 کلینیکی جیاوازم هەیە هەریەکە و لەسەر جۆرێکی تایبەتی نەخۆشەکانی گورچیلەیە و کلینیکێکی شمەیە کە بە تایبەتی ئاگای لەو نەخۆشانە بێ کە هەوکردنی بۆری خوێنیان هەیە. ئیشی پسپۆری گورچیلە ئیشێکی ئێجگار قەرباڵغە و دایمە ڕۆژ نییە من لە کاتی خۆیان بڵێ تەواو مەتوانی پشتەوە بۆ ماڵەوە لەبەرەوەی کە دایمە ئیشی زۆر هەیە کردمێنیتەوە واتە نزیکی 5-6 ئێوارە کە تەواوە بیت اینجا توانی بگەڕێت بۆ ماڵەوە. احتیمالە وەکو نزیکتر بیت لە نەخۆشەوە وەک لە سپێشاڵتیەکانی کە لەبەرەوەی کە ئەو نەخۆشانەی کە لەگەڵتان زۆربەی ژیانیان لەگەڵ توێ ئابەنە سەر لەو کاتەوەی کە دەست پێەکەن کە پێویستیان بە ئاگاری بێ بۆ گورچیلەکان بۆ لە دوایەوەیە کە دەست پێەکەن بە یاکە گورچیلیان بۆ بچێنرێ یاوەکو دەست پێ بکەن بە شتنی گورچیلە و لە دوایە گورچیلیان بێ بچێنرێ هەتا وەکو کۆتایی ژیانیان لەگەڵتان. یەکێک لە تەمەندرێژترین دانیشتوانی جیهان
دانیشتوانی ئەبەردینن بۆ چونکە هەوایان پاکترە ئێرە بەناوبانگە بە ژینگەی پاک هەوایان پاکترە ئاویان سازگارترە کواڵەتی خۆراکیان باشە سترێسیان کەمترە وەرزش زیاتر دەکەن ژیانیان ڕێکخراوترە سترێسیشان کەمترە بۆیە تەمەنیان درێژترە پاییزی تەمەنی خەڵکی ئێرە زۆر درەنگ دێت بە پێچەوانەی پێشوانەی وەرزی پاییز کە هەموو ساڵێک لە کاتی خۆی دادێت سێ وەرزی دیکە زستان و بەهار و هاوین تێدەپەڕێت و پاییز زوو دێت پاییز و زستان لێرە هێندە تێکەڵ و نزیکن کە حەز بە جیاوازێکی گەورە ناکەی جگە لەو گەڵا زەردانەی کە لەسەر زەوی کەوتون جیاوازێکی گەورە لە نێوان پاییز و زستاندا نییە یەکێکی دیکە لە جیاوازەکانی نێوان پاییز و زستان لێرە ئەوەیە کە لە زستاندا بەفرێکی زۆر هەیە لە پاییزدا کەمترە بەڵام تەمەنی دانیشتووی ئێرە درەنگ دەگاتە پاییز و درەنگ دەگاتە زستان بە شێوەیەکی گشتی هەر لە بەهار و هاویندایە هاوینەکەشیان هەر بەهارە ئێستا لە ئارت گالەری خەسخانەکەین ئەم گەلەریە دامەزرێنراوە بۆ ئەوەی کە یارمەتی ستاف نەخۆش ئەو کەسانی کێ بۆ خەسخانەکە هەتاوەکو کە لە سترێس دوورکەونەوە بزانن کە ئەو ئارتانی کە ئەو فنوێنایی کە لە دەوریانە کە چییە و کاتێک لێرە بەرنەسەر کە دووریانە خاتەوە لە سترێسی ناو خەستخانەکە. یەکێک لە ڕێگەکانی پاراستنی سەلامەتی پیادە بەکارهێنانی ترافیکی پیادەیە. کۆمەڵێکین دەمانەوێت پەڕینەوە دێین ئەم دوگمەیە دادەگرین پێمان دەڵێ چاوەڕێکە چاوەڕێ دەکەین جارێ سوورە سەوز بوو دەپەڕینەوە کەسمان نابێت لەوە لا بدەین چونکە ئەمە لە پێناوی پاراستنی سەلامەتیمانە. ئەگەر وانەکەین دەتوانین پەڕینەوە بەڵێ بەڵام سەلامەتیمان دەکەوێتە مەترسیەوە. سەلامەتی لە پێش هەموو شتێکە لە هەموو جیهاندا وایە لای ئێمەش دەبێت وابێت. چەندە ترافیکی ئۆتۆمبیل گرنگە چوار هێندە ترافیکی پیادە گرنگە دەبێت پابەندیش بین پێیەوە کە سەلامەتی گرنگە پابەندبوون بە مەرجی سەلامەتی گرنگە. یەک جار ڕوو دەدات بەڵام کە ڕوویدا مرۆڤێک لە دەست دەدەین یان دەیان و سەدان لە دەست دەدەین بەیەکەوە. ئێرە قاوشی گورچیلەیە لەم قاوشە 22 بێدیتیا 22 سەریرە وحدەیەکمان هەیە لێرە لە دەسە چەپای بینین کە ئەتوانین شتنی گورچیلەی کتوپڕ کە پێویست بکە کە لەوێ ئەکرێت لە هەمان کاتە قاوشەکە واهی دیزاین کراوە کە زۆربەی ژوورەکانی کەتیاتی ژووری یەک بێدیە بۆاتە بۆ ئەتوانین بۆ نەخۆشی ئەوانەی کە لەسەر شتنی گورچیلەن یاوەکو گورچیلیان بۆ چێنراوە یاوەکو یەن بۆی فحوساتیان بۆ بکرێ بۆی کە بزانین بۆ چی گورچیلیان شکستی هێناوە یاوەکو نەخۆشی گورچیلیان هەیە. لە ماوەی ئامادەکردنی بەرنامەکەدا هەوڵماندا
نەخۆشێک قسەمان بۆ بکات بەڵام لێرە پاراستنی تایبەتمەندی نەخۆش یەکجار گرنگە و باەخی زۆری پێدەدرێت هیچ نەخۆشێک ئامادە نەبوو لە نێو نەخۆشخانەدا ڕوخساری دەربکەوێت. دکتۆر دانا خدر پسپۆڕ و ڕاوشکارێکی زۆر زیرەکە. زۆر یارمەتی دەرە پاڵپشتیکارێکی باشە بۆم کاتێک بەیەکەوە کار دەکەین. یارمەتی دەرم دەبێت لە کاتی چارەسەرکردنی نەخۆشەکانم. هەر کارێکم هەبێت یارمەتیم دەدات. یەکێکی دیکە لە هۆکارەکانی گرنگی زانکۆی ئەبەردین ئەوەیە MRI گشتی جەستە بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لێرە دروستکراوە. 10 ساڵ خەریکی کارکردن بوون تێیدا. ساڵی 1970 بۆ یەکەم جار کەوتە کار. لە ساڵی 1970 تا 1983 یەکەمین MRI گشتی جەستە MRI سکانەر لەسەر ئاستی جیهان لێرە لە ئەبەردین کاری کرد. لە ماوەی ئەو 3 ساڵەدا MRI گشتی جەستەی بۆ 1000 کەس کرد. لە 1983ەوە ئیتر ڤێرژنێکی پێشکەوتووتری MRIەکە دروست بوو و لەو کاتەوە تاوەکو ئێستا MRI لە هەموو دنیادا خزمەتێکی گەورەی دەستنیشانکردنی پزیشکی دەکات. دکتۆرگان پێم بڵێ کەی هاتیتە بەریتانیا؟ من ساڵی 2002 هاتمە بەریتانیا. لە 2002ەوە ئۆکەی کە هاتی یەکسەر هاتیە ئێرە هاتیە سکۆتلەند یا لە شوێنێکی دیکەی؟ نەخێر 2002 هاتم لە لەندەن بووم بۆ ماوەی 6 بۆ 9 مانگێک لە دوایەوە جوڵام بۆ گلاسگۆ برام لە گلاسگۆ بوو ئیتر بەهۆی ئەوە با بڵین جوڵاین بۆ گلاسگۆ. ئۆکەی چەندە لە ئەبەردینی؟ نزیکەی 10 ساڵێکە بێ کە هاتوێنتە ئەبەردینەوە لە 2014ەوە لە ئەبەردینوان ئەبین بە نزیکە بێتەوە لە 10 ساڵ. ئۆکەی چی ئەبەردین هەیە سیفەتێکی ئەبەردینم پێ بڵێ خاصەتێکی ئێرەم پێ بڵێ کە تۆ زۆر حەز لێیەتی؟ گرنگترینی بەلای منەوە ئەوەیە کە بۆ فاملێکە و شتێکی شوێنێکی زۆر باشە بۆ ئەوەی کە فاملی گەورەکەی بۆ یەکە مناڵ گەورەکەی لەبەرەوەی ئەبەردین لەگەڵەوەی کە لە شوێنێکی هەتا بڵێ باکووری وڵاتەکەیە ساردە بەڵام خەڵکێکی زیاتر ڕێکەکەون لەگەڵ غەریبەیە خەڵکێکن هەتا بڵێ حەزیان لە سپۆرتە. ئەم بیچە ئێستا تەبەن درەنگترە ئێستا بەڵام لە کاتی ڕۆژەکە ببینی چەندها خەڵکە بینی ڕاکات لە ینی حەزیان لە ژیان دۆستێکی زۆر هەیە لێرە لەوەی کە ئینجۆی کاتەکەیان کەن حتاوکو ئەگەر قورسیش بێت و ساردیش بێ هەر خەرێتە دەرەوە هەر بۆی کە کاتێکی باش بەرێتە سەر. ئەو مریشک و کەڵەشێرانەی کە لێرن can we go inside؟ ئۆکەی ئەو مریشک و کەڵەشێرانەی کە لێرن وەرن لەگەڵمدا ئەو مریشک و کەڵەشێرانەی کە لێرن لە هەوای ئازاددا دەژین جوڵەیان زیاترە یعنی مریشکی ئێمە بۆ
لەگەڵ مریشکی سروشتی داین لەگەڵ کەڵەشێری سروشتی داین هیچ چیاکانی خۆمان هی دەشت و دەری خۆمان بۆ چکە جوڵەیان زیاترە کەش و هەوایان پاکترە ئاویان سازگارترە خواردنیشیان تەندروسترە ئەمەوا دەکا کە تەندروستتر بن سەیری ئەمانەکەن بەراوردیان کەن لەگەڵ مریشکی دەواجن هەر جوانترن جوانتر دیارە کە تەندروستترن نا بە جوانی نییە ها زیندووترن پڕجوڵەترن باشە پرسیارێکم هەیە بەڵێ کامە جۆری باشترینە ئەوانە ژاپۆنین ئەوانە شەڕ دەکەن ئەمانە یابانین ئۆکەی ئەوانە شەڕ دەکەن بۆ شەڕکردنن ها ئۆکەی ئۆکەی لەو لاشەیە هێلکە دەکەن بۆ هێلکەکردنن جۆری زۆر باشن ئەوانەت پیشان بدەم ئەوانە هەمویان شەڕ دەکەن ئەوانە ڕەنجیان سپیە ئەمانە هی کام وڵاتن ژاپۆن بە هەمان شێوە بەڵێ ئۆکەی هەردووکیان ژاپۆنین هەم ئەمانە هەم ئەوانە ئەمانە تەنیا سپین ئەمانە ڕەنگاو ڕەنگن ژاپۆنین و تەنیا بۆ شەڕن بەڵێ ئەوانە شتێکەڵن لە جۆری تر ئەمانە لەوانەی خۆمان نزیکترن بەڕاستی ڕنگ و ڕوویان لەوانەی خۆمان دەچێت کوردی ترن ئۆکەی ئەوانە مریشکی ئینگلیزین بۆ هێلکەکردنن مریشکی ئینگلیزیمان دۆزیەوە ئەمانە مریشکە ئینگلیزیەکانن ئەمانە مریشکی ئینگلیزین ئەوەتان لەبیر بێت کە ئەوانەی کشت و کاڵ دەکەن و ئاژەڵداری دەکەن ئینگلیز خۆیانن یعنی وابیر مەکەرەوە کە ئینگلیز هەمووی قاتێکی لەبەردایە و بۆین باخێک و خەریکی نە هەموو کارێک دەکەن کشت و کاڵ و ئاژەڵداریەکەش دەکەن بە شانازیەوە ئەمە هۆکارێکی پەیداکردنی بژێوی ژیانیانە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک دەچینە ئەوێ بۆ ئەوەی هێلکەکانیش ببینین ئەمانە مریشکی هێلکەرن هەی هێلکەرانە وەرن وەرن ئەوە تا هێلکمان دۆزیەوە هێلک با هێلکێک بزانین چەند هێلکەمان هەیە 1 2 3 ئەمانە هەر گەرمن جارێک تازە کردوویەتی 4 نامە هێلکە نییە ئەمە تۆپی گۆڵفە ئەم فێڵە بۆ ئەوەیە کە مریشکەکەوا بزانێت هێلکەی تایە بۆ ئەوەی لەوێ هێلکە بکات فێڵ بازانە ئەم هێلکەیە نوێیە گەرمە هێشتا ئەمەش نوێیە گەرمە هێشتا ئەمە هێلکەی مریشکێکن کە بە شێوەیەکی تەندروست بەخێوکراوە واتە جیاوازیەک هەیە لە نێوانی هێلکەی دەواجن و هێلکەی مریشکی دەواجن و هێلکەی مریشکی سروشتی و خۆماڵی با بڵین لێرە خۆماڵیەکە کەڵەشێر و مریشکەکە جوود دەبن دوای ئەوە مریشکەکە هێلکە دەکات بەڵام دەواجنەکە ئالیکی دەدرێتێ و دوایی مریشکەکە هێلکە دەکات سەیری ڕەنگەکانیان کەن ڕەنگەکانیان جیاواز و جۆرا و جۆرن 1 2 3 4 دیسان خەریب و سەرم بێرە دادەم لەبەرەوەی کە تەندروستی و هونەر تێکەڵکێشن ئاوێتەن ئێستا هونەر پاڵپشتێکی گەورەی چارەسەرکردنی پزیشکیە هونەر لەگەڵ تەندروستی زۆر بە باشی تێکەڵکێش کراون هەر ئەمە نا دکتۆر دانا خۆشی زۆر تێکەڵی بواری هونەریە خۆیشی وەکە سوکارە نزیکەکانیشی بەشێک لە هاوڕێکانیشی بە هەمان شێوە خەڵکی هونەرین دکتۆر دانا خۆی میوزیک ژنێکی باشیشە
ئەمە ئیشکردنی ئێساکێکین یادی جاران مانایەنێتەوە یاد کە لە بدات لە نەشاتی مەدرسی کە دەستپام پێ کردو بە موزیک بەڵام جیاوازەکەی لەوەیە کە ئەو کات زۆر لەسەرەوە ڕۆشتی کە ئەو دەرسەوەیرێتێ ئەبێ ئەویان بکەیت و لەیلانیت و حرفی ئەبێ هینی بکەیت ئاس بکەیتەوە. مامۆستا ویلیەم تۆ سا بدات فێریسایزەرە بوویت من کەمانچە بووم تۆ مامۆستا ویلیەم مامۆستاوە بوو یادی بەخێر و لێمە حەنان نیش فرانسیس داود هەزار سڵای لێبێت یاخوا مامۆستا فرانسیس دەوری زۆر بووە بۆ ئەوەی کە فێری کردوین لە تیپی مۆسیقای دیلان بووین مێرەجانمان کرد بەڵێ چوین بۆ دهۆک چوین بۆ هەولێر چون بۆ زاخۆ بەڵێ بەڵێ مێرەجانەکان لەسەر ئاستی عێراقا بوو هەردوو کەڕەتا کە لە هەولێر و دهۆکیش بووین بە پلەی یەکەمی گەڕاینەوە سلێمانیان. ساڵ بووم و دەستم پێ کرد هین بوو ئاهی کە ئەمدینی باوکیشم هەر ڤایۆلین و گیتاریش کە لێ ئەیە منیش حەزم لێ بوو شتێکم هەبێ کە بتوان بیکەم. ئێستاش کە ئاواهی لەگەڵ مامەدانا و باوکم ئەم پیسی میۆزیکا بوو کە بێکەوە دەستی پێ بکەینتر تۆزە زیاتریش لەسەر پیانۆکە لێم ئەیە تر ئاواهی. دکتۆر دانا جگە لە نەخۆشخانە لە سەنتەری توێژینەوەی پزیشکی ئێرەش کار دەکات. ئێستا لەم کاتەی کە ئێمە لێرەین ئەو سەرپەرشتیاری سێ پزیشکی تایبەت بە گورچیلە دەکات کە توێژینەوەکانیان لەسەر گورچیلەیە هەرسێکیان پۆست دۆکن واتە دوای دکتۆرە خەریکی خوێندنی زیاترن. And how we involve ئەمڕۆ لە ئینستیتوتی لێکۆڵینەوەی پزیشکی کە ئەم بینایە چەند تاقیگەیەکی تایە ئەو تاقیگەی کە من لەگەڵیا ئیشەکەم هی پرۆفیسۆر دیباریە کە تاقیگەکە احتیمامێکی زۆر ئەیە بە بەشێکە پێڵێن ریجنەرەتیڤ مەدیسن واتە پزیشکی دووبارە دروستکردنەوەی خانەکانی لەش و لە هەمان کاتە تاقیگەکە احتیمامەیە بە لێکۆڵینەوە لە نەخۆشی
جونگەکانە گرنگی لێکۆڵینەوەی پزیشکی و تاقیگەی زۆر شتێکی سەرەکیە بۆ پێشخستنی زانست و بۆ پێشخستنی تێگەیشتنمان لەم نەخۆشییان بۆی بزانین چۆن دروستە بن و چۆن ڕێگە چارەی تازەی بۆ بدۆزرێتەوە. من ئێستا توێژینەوەیەک دەکەم لەسەر نەخۆشیە کە جۆرێکی هاوکردنی لوولە خوێنەکانە. دکتۆر داناخدر یەکێکە لە سەرپەرشتیارەکانم. لە کاتی خوێندنی دکتۆراکەم ئەو زۆر پاڵپشتیکارم بووە. ئەو بەردەوام پڕزانیاریە، بەردەوام زانیاری و بیرۆکەی نوێی بۆ توێژینەوە پێیە. He's been great help to me. He's provided guidance. His depth of knowledge is quite impressive and he comes up with تەنیا لەبارەی زانیاریەکەی نییە، بەڵکو لەبارەی باسکردن و گەیاندنی زانیاریەکانیشی زۆر بەتوانایە. the ability to communicate this knowledge, the ability to share this knowledge. من لێرە لە زاکۆی ئەبێردین لەگەڵ دکتۆردانا کار دەکەم. لەگەڵ دکتۆردانا یەکەم جار لە ماوەی خوێندنی دکتۆراکەم یەکترمان ناسی و بووە سەرپەرشتیار و یارمەتی دەرم. ئەو بەردەوام لە نێو کارەکە بوو، بەردەوام یارمەتی دەدام لە ئەنجامدانی توێژینەوەکەم. ئەو پزیشک و زانایەکی زۆر بەتوانایە لە کاتی خوێندنەکەم بەردەوام فێری دەکردم و زانیاری پێدەدام. ئەها یەک دەخەوەڵا یەک شت ویستم یەک شتان پێ بڵێم ئەوە زیگمەوە لێتان یەک تۆس یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە لێرە و یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەم وڵاتەیە پابەندبوونە بە کات. بۆ نمونە کێشە نییە چ سوزانت کێشە نیە پابەندبوون بە کات زۆر گرنگە. پزیشکێک پێی گوتم بەیانیان کاژێر نۆ کارکردنم دەست پێ دەکات. پێش نۆ بەدە دەقە بە چارێکێک من لەسەر کارم دەڵێ سەرپەرشتیارەکەم کە پرۆفیسۆرە پێم دەڵێ گود ئافتەرنون دوای نیوەڕۆت باش. بۆ من پێش نۆ لێرەم پێم دەڵێت کە تۆ نۆ دەوامتە دەبێ حەوت لێرە بی نەک نۆ. دوو کاژێر پێشتر پێویستە لێرە بی بەشێکی زۆری کارەکانی خۆت ڕوان دەبێ نەک نۆ بیت پێت وایە پابەند بوویت پێوەی. تۆ حسابی خۆت کە تۆ نۆ کارت دەست پێ دەکا پێش نۆش لەوێ بیت پێش نۆی بەیانی هەر پێ دەڵێ دوای نیوەڕۆت باش چونکە پێی وایە ئێستا درەنگە تۆ دەبێت دوو کاژێر زووتر لەوێ بووای. هێندە گرنگە کە پابەند بین بە کاتەوە. ئێلانی کەم دوو کاژێر پێش دەوامەکەت لە ئێمە بە لانێکم لە کاتی خۆی لەوێ بە. ئەمە وا دەکات سوودێکی زیاتر لە کاتەکە وەربگری سوودێکی زیاتر بگەێنی بە خەڵک بە پێی کارەکەت بەیانیش زووتر هەڵدەستی لە خەو شەویش زووتر دەخەویت تەندروسترە. ئەم باخی کە ئێستا ئەیبینین کە لە ناو خەسخانەکە دروستکراوە لە ساڵی 2017 تەواو بوو کە کوین ئەلیزابێث ئەم باخی کردەوە. ئەمە فامیلیەک لێرە کە مامەلێکیان هی باکستەرسە کە معلەبات دروست دەکات. ئەم باخەیان لەسەر ئەستۆگرتووە بۆ ستافی ئەم خەسخانەیە دروستیان کردووە هەتاوەکو کاتێک کە
سترێسەبی کاتێک کە مێشکە جەنجاڵە بێت کاتێک کە ئەتەوێ برێکێک وەرگریت ئەتوانی بی لێرەدا بنیشیت قاوەیە بخۆیتەوە یاوەکو لەگەڵ برادێکتا تۆزێک قسە بکەیت و اینجا ئیشەکە و دەست پێ بکەیتەوە جاریشکە زۆر گرنگە ئەمە تەماشایکەین وەکو کە ئەو دەورەی کە خەستەخانە هەیەی بەس چارەسەری نەخۆشی نییە بەڵکو ئەوەشە کە لەگەڵ خەڵکە تێکەڵ بێت و کە سیستمێک بێکە بۆ باشی هەموو لایەک بێت. لە ئەبەردینم لە باکووری ڕۆژهەڵاتی بەریتانیا یەکێک لە شارە ساردەکانە. جوانی ئەبەردین ئەوەیە کە بەشێکی سەوزاییە کە لە بەرنامەکە بینیوتانە یان دەیبینن بەشێکیشی ئاوە کەناردەریایەکی زۆر جوانی هەیە. ئەبەردین بڵێن بەچی بەناوبانگە بە نەوت و بە وێسکی ئێرە و شوێنەیە کە باشترین وێسکی دنیای لێ بەرهەم دەهێنرێت. وێسکی خواردنەوەیەکی کحولیە و ناتەندروستە چکە کحولی تێدایە، بەڵام دەبێت پێتانی بڵم کە ئێرە کانگای دروستکردنی وێسکیە. لە هەمان کادا دەوڵەمەندە بە نەوت، دەوڵەمەندە بە شتێکی دیکە کە ئەمیشیان هاوشەوی وێسکی خەتەرە، ئەویش چەکی ناوکیە. ئێرە دایکی چەکی ناوکیە لە بەریتانیا.